کۆبینەوە لەم بەرنمەیە و من چاوەڕوانی ئەوە ئەکەم کە جارێکتر هاوڕێتی و خۆشەویستیمان بەیەکەوە گرێبینەوە ماوەیەکە لەکتری دابڕاوین چەند هۆکارێکە یەکەمیان بۆی کە وەرزشی نوێ دەست پێ بکەینەوە دوای ئەوەی کە توانیمان دوو وەرز بەرنمەکان پێشکەش بکەین بە لەگەڵ ئێوە دەمەتەقەیەکی خۆش بکەین هاوکات ئێمان ماوەیە مەشغوڵی چەند هۆکارێکە بکەمە بەردەوام لەبینێ چەک لەوانە ئەو لادانی پەیکەر بوو لەسەر هونەرمەند پەیکەری هونەرمەندی کۆچکردو ئاماهادیجان عریف حەمەتاڵ بە ئامادەبوونی تەنکە و باری و خێزانەکەی و جەماوەرێکی زۆر لەسەر ئەرشی کەسایەتی نیشتیمانی کاکزاری کەریمەڕەش کە پەیکەرێک بۆ مامەهادی دروست کرا و پەردە لەسەر پەیکەرەکە لابرا ئێمەش بەشدار بووین و گەڕامیدیا و کۆمەڵی هونەری میلی بە دومیشیان بەهۆی ئەو سێ شەهیدە قارەمانەی کەوا لە فڕۆکەخانەی عربەت بەڕاستی شەهید کرانێمە بۆ ماوەی 24 کاتژمێر هەموو بەرنمەکانی گەڕامیدیا و رادیۆ تەلەڤیزیۆنی گەڕانمان ڕاگەتە بوو ئەمڕۆ هاتمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێی خەڵات و دیاری ئێمە وەکو باسێکم خەڵاتەکەی ئێمەڵە دیاری شوان هەڵەکۆکە دیارە ئەگەر شتێکی کەمیش بێت ئەبێ لێمە قبولکەن داوای لە بردنەکەی نێمە تەنها مەبەستمانەوەکو یان نەسیبێک نییە یا بۆ تاقیکردنەوەی بەخت نییە بۆ بردنەوەی خەڵات نییە مەبەستمان هاوڕێتیە لەگەڵ ئێوە لە زاخۆ بۆ دۆک و بۆ بادینان و سۆران و هەورامان و گەرمیان هەتاکو شارە حیاتەکە شاری سلێمانی ئەمانەیە لەگەڵ ئێوە هاوڕێتیمان هەبێ دەمەتەقیمان هەبێ لە هەمان شوێنەکەی مامەهادیجان ڕۆحی شاد بێ کە من دانیشتوم لە سایە و سێبەری کاکەهادی کۆچکردو ئەمەوێ بەرنمەکە هەر بمێنێ گفتوگۆ و دەمەتەقیە لەگەڵ هەموو خەڵکی کوردستانی خۆشەویست بکەین بەرنمەیە ڕۆمان دیسانەوە پرسیارێک ئەهێنینە پێشەوە ئەم پرسیارش مەبەستمانەوەی کەسایەتیەک بێنینەوە بەرباس ئەمڕۆ یادی هونەرمەندێکی کۆچکردووی نەمرە ئەم هونەرمەندەی کە خۆشەویستی هەموو خەڵکی کوردستان بوو ژمارەی بەرهەمە هونەریەکانی یا گۆرانیەکانی ڕەنگە لە ژمارەی پەنجەکانی یەک دەست تێپەڕ نەکا بەڵام ئەو بە نەمری ماوەتەوە ئەوەنە هونەرێکی جوانی پێشکەش کردووە لە ساڵانی حەفتاکانەوە ینی بە درێژایی 50 ساڵ ئەوەنە هونەرێکی جوانی پێشکەش کردووە کە جێ شانازیە بۆ یەکەم بۆ خەڵکی شاری سلێمانی و گەڕەکی مەڵکەنی کە من لێ دانیشتوم ئێستا لە سلێمانی لەم شوێنەی کە گەڕامیدیای لێیە لەم گەڕەکە دێرینەی شار حەمەی نێرگز ڕۆحی شاد بێهاتۆتە دنیا و خزمەتێکی زۆری هونەری کوردی کردووە پرسیارەکەمان لەسەرم هونەرمەندە کۆچکردووی حەمەی نێرگز ئەمڕۆ یادەکەشێتی ئەمڕۆ یادی کۆچکردنی هونەرمەندی گەورەی نێتەوەکەمان دەنگخۆش و هونەرمەندی ئەتوانم بڵێم خاوەنی چەند ئاوازێکی جوان حەمەی نێرگز لە چ ساڵێکا کۆچی دوایی کردووە ڕۆژەکە وتراوە 22/6 لە چ ساڵێک هونەرمەندی دەنگخۆش و هونەرمەندی خۆشەویستی خەڵکی کوردستان حەمەی نێرگز کۆچی دوایی کردووە ئەتوانن لە ڕێگەی هەر سێ ژمارە مۆبایلی گەڕیان میدیا 0 75 و یا خۆ ژمارە مۆبایلی 0 451 6254 و یاخود ئەوە ژمارەکان لەسەر شاشەش هەیە 0 ئەمە ڤایبەرشی لەسەرە ئەتوان پەیوەندی بکەن و یەک شانسێکی تر بۆ ئێوە هەیە زۆرترین کۆمنت شانسەوە هەیە ناوی زیاتر بچێتە تیرروپشکەوە ئەتوان پەیوەندی بکەن بۆ ژمارانەوە و کۆمنتەکانتان وەڵامەکەمان پێ بڵێن هونەرمەند حەمەی نێرگز لە ساڵێکا کۆچی دوایی کردووە و بۆ کار ئاسانیش ئەمڕۆ یادی کۆچکردنی هونەرمەندە گەورەیە بەڵە چاوەڕی پەیوەندەکانیەوە و جار بەجاریش
کەرکووکەوە یەکەم پەیوەندی کردووە بە یەکەم وەرزینەی بەرنامەکەمانەوە کاک عیمادجان سڵاو ڕێز بۆ تۆ برا گەورە سڵاوم کاتۆ هەموو کاتێکی باش مامۆستای عەزیزی خۆش زۆر سپاس کاک عیمادجان خۆشحاڵ بووم کە دوای دابڕانێکی ماوەیە کە گوێبیستی دەنگی بەڕێز بوومەوە زۆر خۆشحاڵ بووم منی زۆر خۆشحاڵە بەختەوەری جارێکی پێ عەزیز خۆشەی بە مامۆستا عەزیزی خۆشە بەڕاستی دەستخۆشی یەکەم بەڕاستی تۆ هەمیشە مامۆستایەکی سەرکەوتوی عەزیزی هەموو جار ئەو هونەرمەندە خۆشەویستانە بەسەرەکەیتەوە سپاس دەکەم کاک عیمادجان وەڵای ئەرچی سەرشانمانە بەڕاستی ئەم هونەرمەندانە سەردەمانێک هونەریان کردووە هونەر دژەباو بۆ لە وڵاتەیە لە ناو کللتوری ئەمەیە چەندین ناو ناتۆریان لە هونەرمەند ناوە کە شتێکی عیبە بۆ بەڵام ئەمانە کۆڵیان نەیە و خزمەتێکی گەورەیان بە هونەرینێتەوە کەمان کردووە نانە بە حەقەت دەستەکانت خۆشە مامۆستای خۆشەویست بەڕاستی تۆ هەمیشە ئەو هونەرمەندانە بەسەرەکەیتەوە ئەو هونەرمەندانە بەڕاستی ئەو دەنگە دڵانانە بەڕاستی تۆ هەمیشە بەسەریانەکەیتەوە ئەوە مای خۆشحاڵیە من زۆر سپاس دەکەم کاک عیمادجان بەڕاستی ئەرچی سەرشان مەجارێک ئێڵێم لەبەرەی ئەوان زۆریان کردووە من ئەگە بتوانم بەوە پاداشتێکی چاکەکانی ئەوان بەمەوەیە هەوادارەکانیان دڵخۆش بکەم ئەوە مای خۆشحاڵیمە وڵای من ومێ دەکەم هەموو ڕاگەیانەکان وەک جەناب وەک ڕادەی بریان ئەو هونەرمەندە خۆشەویستانە ماڵە سەریان بکەنە شتێکی زۆر زۆر باشە با خەڵکی لا بینەچێ وڵا دەستە خۆش بێ منش هیوادارم ئەوە هونەری ئەمانە بێت درێتەوە چکە هونەرێکی ئەوە مەزنم جوانیان پێشکەش کردووە کە جێی شانازیە بەڵێ بێگومانەوە ئینشاءڵڵا نازانم بابەتەکە لەسەر بەڵێ کاک عیمادجان ئەم هونەرمەندە حەمەی نێرگس ئەمڕۆ یادی کۆچکردنێتی ئەمڕۆ ڕێک 22 کۆچی 22 عفۆ یادی کۆچی دوای هونەرمەندە گەورەیە ئەمانەی بپرسین کەوا لە چ ساڵێکا کۆچی دوای کردوە قوربان مامۆستاجان اختیارەکان وەڵا قوربان جوان اختیارەکان بەسەر چاوم 2005 2006 2007 بەڵە قوربانجا من ئەو سێ اختیارە ماوە اختیاریش ئەمە اختیارەکانە قوربانە بم ساڵەکان 2005 من ئەو سێ اختیارم خسۆتە بەدەستی جەنابە خۆی ڕێک لە ئەمڕۆ یادی کۆچی دوایەتی بەڵام مەڵین ئایا 2005 بۆ یا 2006 بۆ یا 2007 مامۆستا بە هاوکاری تۆ 2005 باشە بە من لە خزمەتە بم کاک عیمادجان تۆ هەر پەیوەندیکردنەکە و هەموو شتێکە بێمەوە بیزەبت بمبورم لە 22 شەشە کۆچی دوای کردوە نەک 22 بەڵام ساڵەکە ئایا 2005 یا 2006 یا 2007 مامۆستا نازانم ئەگەر باوکاری جەناب 2006 باشە دەستە خۆش بێ کاک عیمادجانەوە بۆ جەناب تەنووسم زۆر سپاس قوربان زۆر سپاس بۆ کاک عیماداڵتونچی لە کەرکووکەوە کە هیچێکە لە هاوڕێمیشەکانی بەرنامەکەمان بەڵێ
ساڵیا دی کۆچی دوای و هوەرمەندەیە لە چ ساڵێکا کۆچی دوایی کردووە 2012 2013 2014 بەڵێ چینە لای باوکی ئەمیر لە کەلار یەکێک لە هاوڕێ خۆشەویستەکانی بەرنمەکانی گەڕێ میدیا باوکی ئەمیر سڵاو ڕێز بەتەوە باش ئێوارە و باش باوکی ئەمیر دنیا ڕێزمان قبول بفەرموو منیش سلام بۆ عزیزی وڵاو کاران و سەرکاتوو بنەمیشە زۆر سپاس باوکی ئەمیرجان باوکی ئەمیر گوێویستی گۆرانەکانی حەمەی نەرگزی ڕەحمەتی بوویت باڵێ خوای ئەلێ خۆش بێ سەلاوە ئەو گۆران بێدانە گۆرانی ڕەسەم ناچەنە خوێن نەمان لە جیان بەڵ ئەمە دەنگیان نەرەمێنێ ئیشتەڵاو یەکی خۆشیانە بۆشتە ئەو دەنگانە وا بمێنێ زۆر سپاس باوکی ئەمیرجان ئەمڕۆ ساڵیادی کۆچی دوایی هوەرمەندە مەزنەیە لە چ ساڵێکا بۆ 2012 2013 2014 ماوەسەگەن 2013 و 14 و 12 بەڵێ 12 بێ لەگەڵ ئاوکاریتون زۆر باشە باوکی ئەمیرجان سواز بۆ پەیوەندیەکەت ئەوەتان لەبیر نەچێ ئەوانی کە وەڵامەکان بزانن ئەوانی کە نەیزانن هەمویان ناوێن نەچێتە تیرروپشکی سەری مانگەوە کە ئامێرێک کارەبایی کۆمپانیای هایپەرکلینگ گروپ پێشکەشەکە ئەم بەرنمەیە بە هاوکاری بە سپۆنسەری کۆمپانیای هایپەرکلینگ گروپ بۆ خزمەتگوزاری پاکردنەوە لە شاری سلێمانی و دەوروبەری و لە شاری هەولێر کۆمپانیای هایپەرکلینگ گروپ باشترین تەکنۆلۆژیای هێناوە بۆ پاکردنەوەی ئێستا لەم پایزای ئەو بەرێک تایبەتیان ڕاگەیانوە کە لە ناو ماڵەکانتانە تاقمی قەنەفۆ و فەرش و کومبار بەبی ئەوەی بیبەنە دەرەوە یا بەبی بیبەنە سەربان بە ئاو بە سۆندا بە ئامێری تایبەتی لیزەر ئەیشۆن و شتێکەکەنەوە لە شوێنی خۆی ئەم کۆمپانیایە سپۆنسەریان بەرنمەیە دابینکردنی خەڵاتەکان لەسەرەوانە خاتو پرشن سعید سپاس بۆ هەموو کۆمنتە جوانەکانە کاکاشم گیان سڵاوی خۆی گەورە لە تۆی بەڕێز و خۆشەویست هاوڕێ بە وفاکەی گەڕامیدیا و هاوڕێ خۆشەویستەکەی مامە هادیجان بەڵێ هەموو کۆمنتەکانتان ئەچێتە تیرروپشکەوە ئەوەتان لەبیر نەچێت زۆرترین کۆمنت شانسیەوە هەیە کە بەدەنی حەمەی نەرگزی ڕەحمەتیە خاتو ئایەمان لەگەڵایە لە کەرکووکەوە خاتو ئایا سڵاو ڕێز بۆ تۆ ڕێز بۆ تۆ مامۆستا دەستخۆشی بەرنامە لەکەمەش دەستۆتوبی سڵاو بۆ تۆ خوشی عزیزم برا گەورەی نمونە زۆر دەستخۆشی بەرنامە لەکەم زۆر سپاس ببورن ماوەیەک لێتان دابڕێن خوشک ئاجان بەهۆی هەندێک سەرقاڵیمان بە پەردەلادان لەسەر پەیکەری کاکەهادی عەریف حەمەتاڵ بە ڕەحمەت بێ و هەروەها بەهۆی ڕاگررتنی بەرنمەکانمان بەهۆی ئەو کارەساتی شەهیدبوونی سێ پێشمەرگە قارەمانەوە ئێمە هاتوونێتەوە خزمەتان و پرسیاری ئەمڕۆمان لەسەر هوەرمەندی گەورەی نەتەوەکەمان حەمەی نێرگزە ئەمڕۆ ساڵ یادی کۆچی دواییەتی لە چ ساڵێکا کۆچی دوایی کردووە خاتونی بەڕێز ئاسانکاری ئێمە مستان بەڵێ 2012 2013 2014 دەست و چاو خۆش بێ هیوادارم بەخە دیاوەرت بێ لە بردنەوەی خەڵاتەکە سواز بۆ تۆ داچی دیارمان لەگەڵایە لە سلێمانی و داچی دیار سڵاو ڕێز بۆ تۆ داچی دیار داچی دیار سڵاو ڕێز بۆ تۆ ئەلو داچی دیار من
زۆر بەداخەوە مامە ڕێوازەم لایڤەکەمان قەرەباڵغ نییە من داوا لە خۆشەویستانەکەم هەندێک لە هاوڕەکانی بادینانەوەمان نەیانزانیوە بەرنامەکە هەیە تکایە لای خۆتانەوە شەیری بکەن لای خۆتانەوە کۆمنتی زۆر بنووسن بۆی هەموو ئاگادار بن یا بۆیان بنێرن چونکە چاوەڕوانی پەیوەندیەکانی خۆشەویستەکانی بەرنامەکەمانەکەم لە بادینان و لە شێخان و لە ئاکرێ و لە سۆران و لە هەولێر چاوەڕێی پەیوەندیەکانی وی بەڕێز خۆشەویستین کاگەیما جان تۆ ناو چۆ تیر و پشکەوە بەڵێ 2013 خەتای من بۆ هەڵم پێکردی داوای لێبوردنەکەم باەتینە لای یەکەم پەیوەندیمان لە شاری هەولێری خۆشەویستەوە خاتون نیشتیمان یەکێک لە هاوڕێ خۆشەویستەکانی بەرنامەکانی گەڕیانمیدیا و فەڵاتی دیاری خاتون نیشتیمان سڵاو ڕێز بۆ تۆ سڵاو ڕێز بۆ تۆش باش برا بەڕێزم باشی خوشکە نیشتیمان گیان خۆشحاڵ بین ئەمڕۆژ لە بەرنامەکەی پەیوەندیت کرد لەگەڵ ئێمە زۆر سپاس زۆر سپاس دەکەم سەرکەوتون بەخێرات نەوشتان دەکەم سەرکەوتون ئینشەڵڵا زۆر سپاس هاتینەوە خزمەتتان لە وەرزی نوێی بەرنامەکەمان لە سەرەتای پاییز ئێمە خزمەتانەکەین و بەرنامەکە بەردەوام بەڵێ دەستان خۆش بێ ئینشەڵڵا بەردەوامە بن زۆر سپاس خاتون نیشتیمان گیان وەڵامی پرسیاری ئەمڕۆمان نەزانیت هونەرمەند حەمەی نێرگس لە چ ساڵێکا کۆچی دوای کردووە وڵای دڵنیانیم با 2013 بێ زۆر باشە دایمە گرنگەوەی بەشدار بوومە لەگەڵ ئاما بە زەرەر ناکەیت و ئەوەشتان لەبیر نەچێت هەموو گرنگەوەی بەشدار مزانای لەوێ بەرە زۆر سپاس بۆ خاتون نیشتیمان زۆر سپاس خوا لەگەڵ سپاس ئەزان و خۆشەویستانم ئەوەتان پێ ڕاگەێنم هەموو کەسانی کە وەڵامەکە ئەزان بەڕاستی ئەوانش کە وەڵامەکەیان لە معلوم نییە ڕاست نییە مشکلە نییە ناوی هەمووتانە چێتە تیرروپشکەوە بۆ بردنەوەی خەڵاتی بەرنامە کە لەسەری مانگە بەرنامەکە کۆمپانیای هایپەر کلین گروپ بۆ خزمەتگوزاری پاکردنەوە ئامێریکی کارەبایی ئامێریکی مۆبایل پێشکەش دەکات و بۆ ئەمڕۆژ خەڵاتەکە لە گەڕێمیدیا و پێشکەش دەکرێ لە کۆتایی بەرنامە تیرروپشک ئەنجامە درێ وەر کەسێک ئەتوانێت پەیوەندی بکات بە هەر سێ ژمارە مۆبایلی گەڕێمیدیا 0 471 52 64 و یاخۆ ژمارە مۆبایلی 0 871 895 75 و یان ژمارە مۆبایلی 0 850 727 35 بۆی بن بە خاوەنی خەڵاتی بەرنامە توان پەیوەندی بکەن بۆ ژمارە مۆبایلانەوە پرسیاری ئەمڕۆژمان حەمەی نێرگس هونەرمەندی ڕاوانشاد و دەنگخۆش و دەنگزوڵال لە چ ساڵێکا کۆچی دوای کردووە چاوەڕێی پەیوەندیەکانی ئەوەی بەڕێز و خۆشەویستم خۆشەویستان سڵاوتان لێبێت هایپەرکلین ئەتوانم بڵم کۆمپانیایەکی زۆر گەورە و ناوازەیە کۆمەڵێک جیهازی زۆر باشی هێناوە بۆچی بۆ پاکردنەوەی ماڵەکانتان مەسەلەن بۆ کومبارەکان بۆ پەنجەرەکانتان بۆ قەنەفەکانتان و هەروەها تەنانەت بۆ پەردەکان کۆمەڵێک جیهازی پرۆفشناڵی ئەمریکیان هێناوە بنرخێکی زۆر گونجاو کۆمەڵێک ستافی زۆر باش کۆمەڵێک گەنجی کارامەی بتوانە هەر کەسێک گویستی ئۆفیسەکەی یاخود ماڵەکەی یاخود باخەکەی یان کۆمپانیاکەی ئەتوانێت تەلەفۆنێکیان بۆ بکات و کۆمەڵێک گەنج بە زووترین کاتێت ماڵەکەت بۆ خاوێنەکەنەوە بەڵێ خۆشەویستانم ئەچینەوە شاری هەولێری خۆشەویست خاتو شەیدامان لەگەڵایە هاوڕێی هەمیشەیی بەرنامەکانی گەڕێمیدیا خاتو شەیدا سڵاو ڕێز بۆ تۆ سڵاو لێبێ باشی برای بەڕێز باشی خوشکی من شەیدا خان خۆشحاڵ بووین کە جارێکتر بەدەنگی بەڕێستان شاد بووینەوە لە هاوڕەکانی هەولێری خۆشەویست زۆر سپاس دەکەم دەسۆچتان لێکم یادارم سەرکەوتوو بێت زۆر سپاس شەیدا خان پرسیاری ئەمڕۆمان لەسەر هونەرمەندی گەورەی نەتەوەکەمان حەمەی نێرگس کە هونەرمەندێکی ناودار و دەنگخۆش بوو لە چ ساڵێکا کۆچی دوای کردووە بەڵێ با 2013 دەبێ
زۆر باشە زۆر خۆشحاڵ بووین بە بیستنی دەنگی بەڕێستان و پەیوەندیکردن بە بەرنامەکەەوە. بەڵێ جارێکتر هەر لە هەولێرە مێنینەوە خاتوپەریمان لەگەڵایە. خاتوپەری سڵاو ڕێز بۆ تۆ. پەری خانجیان زۆر زۆر خۆشحاڵ بووین کە جارێکتر گوێبیستی دەنگی بەڕێز دەبووین خۆشحاڵ بووین. زۆر سپاس خوشکەکەم وڵایە لە وەرزی نوێە لە سەرەتای پاییزەوە هاتینەوە خزمەتان بەرنمەکە بەردەوامە بێت بە سپۆنسەری کۆمپانیای هایپەر کلین گروپ لە خزمەتان نابین. زۆر زۆر سپاس خوشکەکەم هیوادارم بەخە دیاوەرە بێ ئەمڕۆژ وەڵامی پرسیارەکەمان بیتەوە بۆی ببی بە خاوەنێکێ لە خەڵاتەکانی بەرنامەی خەڵات و دیاری. 2013 زۆر باشە خات و پەریجان خۆشحاڵ بووین زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. سپاس بۆت. بەڵێ لە شاری سلێمانی خوشێکی ئازیزمان لەگەڵایە خات و گەشا و خات و گەشا و سڵاو ڕێز بۆ تۆ. سڵاو ڕێز بۆ ئێوەی بەڕێزیش. سپاس خوشکەکەم زۆر خۆشحاڵ بووین گوێبیستی دەنگی بەڕێز بووین. خۆشحاڵتر من و زۆر زۆر سپاس دەکەم مەمنونم. خوشکەکەم یەکەم جارە پەیوەندی بکەی بە بەرنامەکانمانەوە. دووەم جارە کەوابێ هاوڕێ هەمیشەیت بەرنامەکانیت ئێمە ئەوانەی کە یەکەم جار بێ و پرسیارەیان لێکەم بۆی بن بە هاوڕێی بەرنامەکانمان. بەڵێ بۆ وەڵامەکە با 2013 بێت. زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکە ناومان داخلی تیر و پشی کردووی بە هیوای کە بەخە دیاوەرە بێ. بەڵێ پەیوەندێکترمان لەگەڵایە کاک ئاوات لە سلێمانیەوە کاکە ئاواجیان سڵاو ڕێز بۆ تۆ. سڵاو ڕێز بۆ تۆ کاک زەزاگیان ئەحواڵت. کاک ئاواجیان زۆر خۆشحاڵ بووم چاوەکەم زۆر زۆر خۆشحاڵم. باسەکەم بەڕێزی. کاک ئاواجیان ئێمە ئەم بەرنامەیە نازانم یەکەم جارە جانەرتان پەیوەندیەکەن. نەوەڵا هەر ڕەفیقی کاک حەمەتاڵ بووم بەس بە ڕەحمەت بێ و عەبدی خوای کردیت پەیوەندیم نەکردنەوە. ڕۆحی شاد بێ کاکە هادیجان من تەنها ویست مادەم ڕەفیقی ئەو بووی ئەمەیەم بەرنامەکەی کاکە هادیجان بەردەوام بێ لە پەنای وێنەکەی کاکە هادیە دانیشتوم لە جێگاکەی ئەو دانیشتوم لە هەمان بەرنامەی ئەو بەڵام ناوەکەیمان گۆڕیەوە بە خەڵات و دیاری لەبەرەوەی دڵمان بەرای نا هاوچاومان بەرای نا و بڵین بەرنامەی دەمەتەقی لە عەریف حەمەتاڵ کوێ خۆ دەزانی و دەمەتەقیەکەی ئەوە نەخۆش بوو بە قاقاکانی ئێمەوەمان پێ نەکراوە بەڕاستی. ئارەوەڵا ساری چاکم بۆ خوێنەوە کاتەوە بە ڕەحمەت بێ سەر ڕەحمەت لەو گۆڕی. سەر ڕەحمەتی لێ بێ لەم ڕۆژانەیە پەردەمان لەسەر پەیکەرەکەی لابەر کاکە ئاواتجان هیوادارم توانین جابەجای ڕۆحی شاد بکەین یادی بکەینەوە. ڕۆحی شاد بێ جێگای بەهاتێت دەستخۆشی دەتووەکە. کاک ئاواتجان وەڵامی پرسیاری ئەمڕۆمان نەزانی قوربانە بم. بەڵێ وەڵا تۆ دەزوێن لێ بۆمە. حەمەی نەرگزە ساڵێکا کۆچی دوای کردووە کاکە ئاواتجان. دوانزەی ئەیلولی 2013. دەست و چاو خۆش بێ مهمە ساڵەکەمان پێ بڵێ ڕۆژەکە ئەمڕۆیە لەواتە دوانزەکە غەڵەت بێت
بووە بەڵام کرێکاری بیناسازیش بووە یەکێک لەو گۆرانیانەی کە زۆر پێیناسرا گۆرانی بۆ بێت لەو چاوە کاڵانە چیشک ئەبەم بوو ئەمەی نێرگز لەو شوێنی ئەو گۆرانی تێدا تۆمار کردووە گوتی ئەو گۆرانیان لە بیناکەی تۆفیق قەزاز تۆمار کراوە ئاماژە بە ژوورێک دەکات کە گۆرانیەکەی تێدا تۆمار کرد تیپی مەولەوی مۆڵەتی وەرگرت بوو بەڵام بارەگای نەبوو ئێمە خۆمان ئەو ژوورەمان بە بەچانی ڕووپۆش کرد و کردمان بە ستۆدیۆ گۆرانیەکەمان تێدا تۆمار کرد حەمەی نێرگز جگەلەوەی هونەرمەندێکی دیاری میوزیک و گۆرانی کوردی بوو لە شانۆگەری جەنابی موفەتیشدا وەک شانۆکارێک ڕۆڵی بینیوە ئەو لەبارەی شانۆگەری جەنابی موفەتیشەوە گێڕایەوە شانۆگەری جەنابی موفەتیشمان بر بۆ بەغدا کە من تێیدا ڕۆڵی بازرگانەکەم دەبینی پارەتان پێفارە قوربان پارە بۆچی وەڵڵاهی ئەڵێم ئەگەر 200 دینارم بەنێ بەقەر لازممە وەڵڵاهی من ئەوەنەم لەگەڵ خۆم هەڵنەگرت و ئەی تۆ ڕەحیم بەر ئەی تۆ کەی شارەزایتری ئەتی منەبی بە حیاتم بارەی زۆر هەڵگرتووە ئەوە مۆستا ڕەفیق چالاکم وت ئەو زۆر دەمێکە گوێی لە دەنگم نەبووە گۆرانیەکمان بۆ بڵێ گوتی حەمە تۆ گەنجی تۆ بۆمان بڵێ گوتم باشە یارمەتی هەیە گۆرانیەکی خۆت بڵێمەوە گوتی فەرموو ئەو گۆرانیم گوت ئەی چاو چەشنی بازی قەفەس هەڵوەرێ پەڕت کەوا باڵە تیژەکانی گوتی ئەم گۆرانیە تایبەتە بە حەمەی نێرگز شەقامی مەولەوی شاری سلێمانی تەونی یادگاریەکانی حەمەی نێرگز بوو ئەو دەڵێت هەموو منداڵیم لەسەر ئەم جادەیە بووە ئەو بینا تازایی ئەو بەرمان ماڵی حەسەن ڕەفعەت بوو کە وەزیری پیشەسازی سەردەمی عەبدولکەریم قاسم بوو حەمەی نێرگز ئەو کاتەی لە ژیاندا بوو دەیوت حەز ناکەم کەس گۆرانیەکانم بڵێتەوە کە نەژمام با پرس بە کەسوکارەکەم بکەن بۆیە دەڵێم مەگەر لە ژیاندا نەمام بە هیچ شێوەیە قەت ڕازی نیم کەس گۆرانیەکانم بڵێتەوە و بیشێوێنێت حەمەی نێرگز لە 12 ئەیلولی ساڵی 2013 کۆچی دوایی کردو دوای خۆی کۆمەڵێک گۆرانی بە میرات بۆ هونەری کوردی بەڵێ بەڕاستی خۆشەویستان سوپاسی کاکە ڕێبازەکەم بۆ ئامادەکردنی و ڕاپۆرتە من هەندێک یادگاری زۆر خۆشمێلەکە کاکە حەما ڕۆحی شاد بێت و یادگاری ناخۆشیش وەکو خۆی باسی کرد وتی هەموو ژیانم بە دوای نانەڕام کرد بەداخەوە ئەو کاتی کە دووچاری نەخۆشی شێرپەنجە بوو زۆر ئازاری چەشت و ئەو پیاوە ئەتوانم بڵم ئەستێرەیەکی گەشی ئاسمانی هونەری کوردیە و بەشێکی زۆر زۆر گرنگە لە مێژووی مۆسیقای شاری سلێمانی ئەمڕۆ توانیمان یادی بکەینەوە لەم بەرنامەی خەڵات و دیاری ڕۆحی شاد بێت ئەم هونەرمەندە گەورەیە لە 22 نوێی ساڵی 2013 ئەمڕۆ 10 ساڵی ڕێکە بەسەر کۆچی دواییە و ئەو ناوی و هونەرەکەی بەنەمری ماوەتەوە بەڵێ لە تیرروپشکە خات و گەشاو لە شاری سلێمانیەوە خات و گەشاوگە گوێی لەمانە بوو بە خاوەنی خەڵاتی بەرنامەی ئەمڕۆ داوای لەکەی نامەیەکمان بۆ بنێرە لە ڕێگەی ماسنجەرەوە یا لە ڕێگەی پیجەوە یاخود لە ڕێگەی ژمارەی مۆبایلی ڤایبەر یا واتساپی گەڕێمیدیا بۆی خەڵاتەکەی پێشکەش بکەین و ناوی هەمووشتان ناوی هەمووانی کە زانیویانە وەڵامەکە نیان زانیوە چێتە تیرروپشکە گەورەکەەوە بۆ کۆتاییمان کە ئامێرێکی مۆبایلە کۆمپانیای هایپەرکێرینگ گروپ پێشکەشەکە بۆ مانگی داهاتوو بەڵێ خۆشەویستانم بەم شێوەیە کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆی خەڵات و دیاری هات بە هیوای کاتێکی خۆش بە هیوای دیدار خواتان لەگەڵ